ڕۆڵی ژنان لە کێشە کۆمەڵایەتیەکانەوە سوڵحی عەشایریە من پێم وایە بە پێش شوێنەکانە گۆڕێ لەبەری خۆم هەنێ شوێنم بینیوە کە ژن و پیا و بە یەکسانی مامەڵەی لەگەڵ کراوانی پیاوەکان زۆر بە شێوەیەکی جوان و ینی بەو شوێنیە کە خەڵک تێگەیشتون ینی پێم وایە بە پێی ناوچەکانە گۆڕێ و بەداخۆ هەنێ ناوچەش هەیە کە توانین بڵێن ژن تیاتە و ساوەیە ئەم سوڵحانەی کە کرێ زیاتر هە لە کۆنەوە بۆ شێوەیە بووە کە بێ پیا و بەشدار بێ ژن کەمتر بەشدار بووە زیاتر پیاوەکان کۆبنەوەنی ئەگەر کێشەی ڕووبە هەر پیاو کۆ بێتەوە ژن تەداخول ناکە بەداخۆیانی هەنێک ئەڵێن ژن زەعیفێ ینی ژنی وامانەیە زۆر باقڵانە زۆر بەجوانێت توانێت و کێشەیە چارەسەرکە بەڵام بەداخۆیانی ڕای وەرناگرن من ئەمە ناگەڕمەوە بۆ وی بڵێم ئەمە دین وای کردووە کە ژن وا بێ نەخێرمە پەیوەندی بە دین و ئەمە پەیوەندی بە کولتور و دابوونەریتەوەیە خۆمان ئەو کولتورمان لە کۆنەوە وا دروست کردووە خۆمان ئەو کولتورمان وا دروست کردووە یعنی هەروە هاتووە بۆ شێوەیە کە ژن ینی ڕۆڵێکی کەمیە بێ ینی من خۆم بینی و معنی ژن توانی وێتی بەشدار بێ بەداخۆ لە هەنێ کاتیشا تەنها پیاوەکان بەشدارە بن ئەوەن زیاتر گەڕێتەوە بۆ ئاستی ڕۆشنبیری خێزانەکان بە پێی خێزانەکانە گۆڕێ بە پێی ناوچەکانی ژەگۆڕێ پێم وایە ینی هەنێ خێزان هەیە ئەویان نییە زۆر ئاساییە لەلایەن هەنێ خێزانی شەیە ئەسڵەن بینی وما ئەڵە ژن هەر بووی نێتە داخڵکانی پیاوی وایە ناسم بەڵێن ژن نابێ هەر قسەکان ئێمە توانین لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە لە ڕێگەی بڵاوکراوەکانەوە زیاتر وەشیاری بڵاوکەینەوانێ لەبەری کۆمەڵگەی ئێمە توانین بڵێن تا ڕادێ کۆمەڵگەیەکی داخراوە ئەتوانین لە ڕێگەی بە شێوەیەکی جوان لەگەڵ کولتور و دابوونەریت و خۆمان بگونجێت و لە ڕێگەی پیجەکانەوە بێ لە ڕێگەی سوۆشال میدیاوە بێ ینی هەرێک و لەلای خۆوە بێ یعنی ئیتر وردە ئەمە وای لێ بێ ئیتر بڵین تاوە ئیتر ژن ژەتوانی قەرار بە ژن ژەتوانێ شتی جوانی پێیە بەخوا بەتایبەت بەغدا ڕێی ژن نییە لە بەغا نییە لە سلێمانی باشە سە هاوکاری لە بەغام کردووە لە بەغا قەت هەمووی لەبان عەشایرین کرد بەکەم نسبەتی کەمە لە بەغا ڕێی ژین وەربگرن بەس لە سلێمانینە لە سلێمانی باشە و بە تایبەتیشە یعنی ڕێی کچەکەی شەیبان بەس بەغا ڕێی کچ نابن نەوەڵە زیاتر ێرەک ڕێی ژنان وەربگرێ بەس نییە یان بە سلێمانیشە نسبەتەکەی لە بەغا باشترە بە سلێمانیشە بڵێ من لە هەموو شاری باشترە سە هەولێریشە باش نییە هەولێریشە هەبینی ژنی ناکەن هە بە تایبەتی ئەڵێن جن حەقی نییە لە هەی کێشەی بود هینی بود بە تایبەت ڕێی ژن نایبن بەس ڕێی پیاوەکانە ئەوە کات ئەتواتن کات دێتوانن تا دەنگ ژنەکان بەرز بێدن ئەگە ژنەکان خۆیان کۆمەک خۆیان بیکەن بەگەڵ ژنەکانە و ئەیاکە یارمەتی ئەوە کە بدەن دەنگیان بەرزە بێ بەس ئەگە هەرکە ئەمە ئەترسێ لە مێردەکەی بۆ نمونە ئەوەش ئەترسێ لە براکەی ئەوەش ئەترسێ هینە ئاوە کێشەکەیانە ئەڵێن ئێمە پیاوی من پیاو لە ژن جیاوازترە ئەڵێ گەرەک ڕێی پیاوەکە لەبان هەموو تشتی بێ وەڵڵی دایە بە ساقە بێژنان قەت ڕێیان وەرنەگیراوە هەر لە ناو ماڵەکەی خۆتا مناڵەکەی خۆ بە قسە ناکا بە ساقە بم نەوەڵا جا لە سڵح و مەسلحەتە حەقیشە وەرگیرێت حەقە مافیان پێ بگرێ حەقە ڕێمایی قسەکانیان بکرێت کێ ئەڵێ قسەی من لە پیاوێک زۆر باشتر نییە وەڵا هۆکارەکەی گەڕێتەوە بۆ پیاوان ئەڵێ ژن بۆی نێ قسە بکە ژن نابێ بێتە کاروباری پیاوە دەستخاتە ئیشی پیاوەوە خاستنەوە ئیشانش قەزیە گەبێ قەزی ئافرەتە بە ئافرەتیش تەداخولی تیا بکە قەیچێکە وەکو دایکێک وەکو خوشکێ وەکو پورێ بۆی هەیە تەداخلی بکات و بە ساقم دانانی شێ هەڵبەتە هەڕەشێکی لێکرا بۆیە دانانی شێ ناوێرێت ئەگەر دایک و باوک بێت بڵێ وەرە کسم مشکلەیەکت هەیە با بۆت حەلکەم با بۆت جێبەجێکەم یان جیا ببنەوە یان چاکی کەین یان وەنیە ئەبێت بەشداری بکات ئارێ وەڵا بێ ڕەئی هەبێ یخۆ ئەو کچە لەگەڵ ئەو زەلامەژی بە ساقە بم وەنیە هەچی مشکلەیەکی بێ لەگەڵ ئەو ئافرەتایە ئەو پیاوە کوڕنەوەڵا کو ئەگەر وەریان گرتایە ئەمە مشتە نەوە قەومە وەڵا بێ دەنگمان هەبێت ئەبێ هاوکاری یەکتر بکەین ئەبێ خۆڕاگر بین ئەبێ دەنگی خۆ وا زاڵکەی کە تۆش بە شەرێکی وەکو تۆش خوا خەڵقی نەکردووی خوا نەیە ناویتە سەر دنیا پیاوی شەرعی نەشتە و ژنی شەرعی نەشتە ئەبێ هاوکاری یەکتر بن ئەبێ مشکلەی یەکتر حەلکەن و قبوڵکەن ئێستا پێی قبوڵ ناکرێت دادەیە
کۆمەلگە ئێمە کۆمەلگایکی پیاوسالارە کە ژنان ڕێگە نادەن قسە بکەن لە ناو سڵحەکانە ئایا هەر کێشەیەک بێت هی خێزانی بێ یان دەرەوەی کۆمەلگا بێت ئێتە بۆیە زیاتر لە هەموو کێشەکانە پیاو دابدرێت بۆ کێشەهینەکان چارەسەکردنەکان خۆی ئەگەر ڕاستی بێ ئەها وەکو عەربی واتەنیەڵە ئیفادەی دەمی خۆی باشترەی کەسەکە بێت تۆ کێشەی خێزانی کێشەی نێوان دوو کەسە نەک باوکو و کوڕێک بێتە جواب بەڵام بە لەو کاتە ئەوان وەکو پەڵپشتێکی خۆیان دای ئەنەن بۆ قسەکردن ڕابۆچوونی باوکو و براکەی تاقی ئەەکەنەوە ژنان و پیاوان لە سڵح شارەکانە پێویستە ڕابۆچوونی جیاوازیان دەربڕن لە ناو هەموو کێشە و گرفتەکانە چونکە چارەسەرەکان بە هەردوو لایەن بکرێ باشترە.